بەڕاستی ئێستا چەندێکە کۆنفرانسیش بکرێت من لەو قەناعەتەیەم چەند کۆنگرێش بەسرێتی ژنان چەند کۆببنەوەش بکرێت تەنیا لایەنێکی تەکنیکی و مادیە بەڕێی من خاڵی جەوهەری لێرەیە ئەوەیە کە بەجددی ژن بتوانێت ئیشی بۆ بکات چونکە تۆ بۆ گەر بتێوێت ژن لەسەر ئاستیەر چوارپارچەی کوردستان بکەی بە یەک پێویستی بە یەک فکریە پێویستی بە ئیرادێکی گەورە هەیەەوە بەڵام وەکو لە ڕۆژ ئەمڕۆ ئێمە ئەیبینین بە ڕۆبۆتکردنی ژن هەیە حەزەکەم هەنێک لەسەرەوە قسە بکەم چونکە بەڕاستی بە ڕۆبۆتکردنی ژن وای کردووە کە هیچ ژنێک بە ئیرادەی خۆی نەتوانێت حرەکەت بکات بجوڵێتەوە با بڵین هەر ژنێک لە ناو حیزبێکایە و مەجبورە بۆی کە هەستێت بە هەر چالاکێکە ئەیکات بگەڕێتەوە مەرجعی سەرێکی خۆی حیزبەکەی بێت ئەگە بێت و حیزبەکەی چۆن ئەمری پێ بکات ئەو ئەتوانێت ئاوا ئیش بکات لەبەرەوە لە هەدەفی ژنێتی خۆی دوورەکەوێتەوە زۆر جار لە جیاتی ئەوەی کە هەستێت بەوەی با بڵین بە دوای مافەکانی خۆی بگەڕێت ڕۆحی ئەو بەدەسەڵاتێکی بچووک تێرە بێت بچووکترین دەسەڵاتی پێ بدرێت بۆ دەسەڵاتی تر خۆی پێ گیرسێنێتەوە چارەسەری چێ چارەسەری لە ڕاستیە ئەوەیە کە ئێمە بتوانین حرەکەتێک گیان با بڵین جوڵانەوەی گیان با بڵین شتێکی وا دروست بکرێت چەترێک دروست بکرێت چەترێکی کە پۆلیتیکاک بۆ ژن دیاری بکات ژن لەوێ چۆن بتوانێت خۆی ڕێک بخات ئەویش لەسەر ئاستی هەموو حیزبەکانی کوردستانە بێت چونکە بەڕاستی ئێستا ئەگەر تۆ بتێوێت ئێستا با بڵین دایکانی ئاشتی هەیە لە کوردستانی باکوور ڕۆڵی خۆیان زۆر ئەبینن ئەمانە بۆچی لەبەروی هەدەفێکیان هەیە و لەو هەدەفای ئیشەکەن بەڵام لای ئێمەوان نییە لا ئێمە ڕاستە مەسەن باین تا ئێوە لە کۆنفرانسی ژنانایە بەڵام خۆی زۆر بە فێمینیستەزانێ بەڵام کە دوو هەنگاو لە کۆنفرانسەکە شوێ دەرەوە هیچ لەو ژنە ناچێت ناو کۆنفرانسەکە قسەیەکە لەبەرەوە ئاستی قسەکردن و ئاستی بە پراکتیکردنی زۆر جیاوازن لە یەکتری من ئەڵێم ژنی کورد پێویستی بەوەیە کە بزوتنەوەیەکی چەتریان بڵێن چۆن سەرکردایەتی دروست بکات لەو بزوتنەوەیە کە هەدەفی سەرەکی ڕێخستنی ژنی کورد بێت و چونکە بەڕاستی ژنی کورد قوتێکی زۆری هەیە چونکە ئەمڕۆ ئەبینین لە ئەسەراسی هەموو دنیا ئەوەی کە قەزەی کوردی بەرەو پێشەوە بردووە لە هەموو دنیا قسەی لەسەرەکات مەسەلەی ژنە بەتایبەتی ژنانی ئەفرین و ژنانی کۆبانێ ئەو ئایدۆلۆژیەکی خۆیان هەڵیان گرتووە یعنی دەنگدانەوەکی زۆر گەورەی هەبوو لەسەر ئاستی هەموو جیهان ئەمە و دیقەتی هەموو خەڵکی ڕاگەشا بۆ لای خۆیان هەتا توانین بڵین لە هەموو بوارەکانە بەس تەنها بواری سیاسەت نا تەنان لە بواری دیزاینی جلوبەرگیشە مثلا ساڵی 2017 جوانترین دیزاینی جلی شاروانانی کەش بوو کە پێشکەشەکرا و سیرەکن ئەمە ینی ئەبێت پێویستە ڕێبەرایەتیەکە بێت بۆ ژن ئەو ڕێبەرایەتیە لە هەموو حیزبەکانە بەهەبێت ژن زیاتر تێئەگەڵ لە مەسەلەکان پێم وایە لەبەر ئەوە ژن ڕۆلی سەرەکی هەیە وەکوتم ئەگەر بێت و بزوتنەوەیکی سەر بەخۆی ژنان هەبێ ئەو ئەتوانێت هەموو پەیوەندیەکان پەیوەندی سیاسیەکان لە کوردستانە ڕێک بخات بەتایبەتی پەیوەندی نێوان حیزبەکان چونکە تا ئێستا لە کوردستانە حیزبەکان ئەوە نەگەشتونتە و ئاستی کە بەڕاستی استراتیژیەکان هەبێ بۆ ئەوی کە کوردستانێکی یەکگرتوو هەبێت هەتاوەکو بۆ ئەوی کە ئەو شتە دروست بێ پێویستە کە ژنی کورد ڕۆڵی تیا ببێنێت ئەگەر بێتەوە بیرتان ماوەی پێش ئێستا زۆر بە ئاشکرا دەوڵەتی تورکیا سوپای تورکیا هاتە کوردستانەوە لە زۆربەی ناوچەکان ژنان دانیشتنیا پراخیان بۆ دروستەکردن سفریان بۆ ڕازاندنەوانێ ئەمەیەکێک لەو هەڵمەتانی بە ئاژانکردنی کوردستان جاران سوپای تورکیا بەستانیا لە هین هەبووە بڵێن لە ئەنیشکێ و بامەڕنێ و قەدیشێ و ئامێتی ئەوانە هەبوو بەڵام ئێستا تورکیا کردی هەدەف کە بە مەنتیقەی سۆرانیش بکرێتەوە دیقەت بکەن ئەوەی کە ئەکرێت ئەم سووتانی گەن و داڵ و دانوشانە هەمووی لە مەنتیقەی سۆران زیاتر ئەکرێت بۆچی من پێم وایە کە ئەوە دەستێکە دەستی دەوڵەتی تورکیاتی چونکە کاتێک کە هەموو کۆمەڵگەی بە ئاژان کرد ئیتر کێشی نامێنێت بچووکترین شت مەسەلەن سوێندی یاسایی سەرۆکی کوردستان بوو سروودی عێراقی بتیان نەخوێنرا ئێمانە هەموو بۆ چیە کۆمەڵ شتەیە بۆ ڕازیکردنی دەوڵەتە بۆ ڕازیکردنی دەوڵەتی تورکیایە و بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیانە لێرە ژنی کورد چی بکات وەکو وتم لەبەرەوەی ژنی کورد شتێک نییە کە ڕێبەرایەتی بکات یان مەرجەکەی حیزبەکەیەتی یان مێردەکەیەتی لەبەرەوە مەجبورە خۆی گرێبدا بەوە و بە گوێرەی ئەو بیکات با بڵێن لە ئەو ژنانی کە حازریەکەن بۆی کە سوپای تورکیا بێنە سەر سفرەکان دابنیشن لەلایەکەوە ئاڵای کوردستان لەژێر پۆستاڵی عسکەرەکانە لە لای تریشەوە ئەمان پێشوازی لێەکەن و هەتەنان ئەندام پەرلەمانی تیا سەرۆکی حیزبەکان تیا